أكفرت بالذي خلقك من تراب كفرانت کرد بەرامبەر بەو خوای پەروەردگارەی کە لەگەڵ دروستی کردووی پاشان ثم من نطفة ثم سواك رجلا خۆ کابرا نەیوتۆ کافر بووم بەڵام ئەمە حکمی کوفرەکەی زانیوە ئیماندارەکە بۆیە ئەو جێلەی بەرامبەر جاری وا هەیە ئەوەڵێ ئێوە چۆن بە کافرمان نەزانن جا سەیرەوە بوو مەلا ئەحمەدی خانەقا ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە لەسەر جەبار فەرمان قسەی کرد وتی کافرە یەکێکە مەقالێکی لەسەر نووسی و نووسی و مەلا ئەحمەد چوزانێک کە جەبار فەرمان کافرە خۆیش تا قیامەت دانەهاتووە آخر ئەوە علمی ئەلمانیەکان ئەڵێ ئەو چوزانێک کە ئەو کافرە خۆ کفر لە دنیای ئەحکامی دنیایە خۆخوای گەورە خۆی زانە کە چیە کافرە و مسلمانە بەڵام حساباتی قیامەت شتێکی ترە حساباتی دنیا شتێکی ترە هەر کەسێک گفتارێکی کوفرین یا ڕەفتارێکی کوفرینی لێ دەرکەوت پێی کافرن هەرکەس باوەڕی بێ هەموو ئیسلامەکە نەهێنابێ وەری نەگرت بێ کە لە قورآن و سونەتا ڕوون بوونەتەوە بە مسلمان حساب ناکرد شایەتمانی هێناوەتەوە و شمشێری لەسەر لاچێ و خوێنی حەڵاڵ نامێنێ ئێوە بەڵام چاوەڕێکن بزان کردەوەی ترە نوێنێ ئیسلامەکە وەرەگریان نایکە یا دژایەتی ئیسلامەکە و محەڕەماتەکان هەمووی بە حەڵاڵ زانێ